ئەمڕۆ لە شاری سلێمانی لە هۆتێل ڕەمەدا دیداری زمان و شوناس بەڕێوە دەچێت. ئەوزانینم دیدارە باسی چی تێدا دەکرێت. بابەتەکە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕۆژبەکر سەرپەرشتیاری دیداری زمان و شوناس. کاک ڕۆژسڵاو لێبێ بەخێر بێت سەرچاو. دیدارەکەی ئەمڕۆتان بەنیازم باسی تێدا بکەن. سەرەتا بە ناوی خۆی گەورە سوپاس و پێزانینمان هەیە بۆ جەنابتان بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە. ڕاستی وەک ڕوونە وەک زانای دەروونناس بەورە کۆمەڵناس و فەیلسوفی دێرین ئیبن خەلدون دەڵێت زمان لە گەلێکدا مانای زیندووانەوەی ئەو گەلە دەگەێنێت و بەهێزی پێگەی هەر زمانی گەلێک لە ناو گەلەکانی تردا مانای بەهێزی خودی ئەو نەتەوە و ئەو گەلەیە لە ناو هاوتاکانیدا. کەواتە ئێمە لەم سۆنگەیەوە بە پاشزانینی ڕۆڵ و گرنگی زمان ئێمە هەستین بە سازدانی ئەم دیدارە تاوەکو زیاتر تیش بخینە سەر ئەو لایەنانەی زمان کە فەرامۆش کراون و کە پێویستە زیاتر تۆخ بکرێنەوە لە کۆمەڵگەدا. پێتان وایە زمان لە هەرێمی کوردستان فەرامۆش کراوە؟ ڕاستی پێویستی بە چەند پێشەکیەک هەیە ئەم قسەیە. ئەویش ئەوەیە ئایا بزانین خودی زمان چییە و پەیوەندی زمان و شوناس لە بنەڕەتدا دەگەڕێتەوە بۆچی. سەرەتا وەک پێناسی زاراوەی زمان دەتوانین بڵین بریتە لە کۆمەڵێک دەنگ کە هەر نەتەوەیەک گزارش لە ئارا و بیرکردنەوەکانی خۆیان دەکەن لە ڕێگەی ئەم کۆمەڵە دەنگەوە. باشە ببوورە کەواتە ئێمە تەنها لە ڕێگەی زمانەوە ئەتوانین گزارش لە ناخی خۆمان بکەین ناخی نەتەوەکەمان بکەین و سێ تیۆری باو هەیە لەم بوارەدا. یەکەمیان بەڕای تیۆرستانی یەکەم زمان تاکە ئامڕازی بیرکردنەوەیە کەواتە ئەگەر هەر لایەنێک بتوانێت کۆنتترۆلی زمانی هەر نەتەوەیکی تر بکات ئەو کاتە کۆنتترۆلی زمانی ئەو کۆنتترۆلی بیرکردنەوەی ئەو نەتەوەی کردووە. تیۆری دووەم لایەن وایە کە نەخێر پێچەوانەکەیەتی سەرەتامە پێویستە پێ بفکرین اینجا دەتوانین دوایی دەتوانین بە زمان قسە بکەین. تیۆری سێم کە بەڕای بەندە دروستترین و گونجاوترین تیۆرە دەڵێت تێفکرین و زمان دوو ڕوو یەک دراون کەواتە ئێمە بەهۆی زمانەوە هەم دەتوانین تێ بفکرین و هەم ئامڕازی بیرکردنەوەشمان بریتە لە زمان. کەواتە ئەلێرا پێگەی گرنگی زمانمان بۆ دەرەکەوێت لە دیاریکردنی فکری تەواوی نەتەوەیەکدا گەلێکدا. پەیوەستی ئەمە بە شناسەوە چیە؟ شناس طبعاً مەبەستمان لە ئەو تایبەتمەندیانەیە کە ئێمە جیا دەکاتەوە لە بەرامبەرەکانمان جا لە ئاسی تاک بێ نەتەوە بێ دەوڵەت بێ یاخود هەر ئاستێکی باڵای تر بێ. کەواتە ئێمە زۆر زۆر گرنگە زیاتر تشک بخینە سەر ئەو لایەنانی زمان کە فەرامۆش کراون زیاتر ئەو بوارانە کە پێویستە لە کۆمەڵگادا تۆخ بکرێنەوە و دووبارە داڕشتنەوەیان بۆ بکرێت لە بواری زمانەوانیدا ئێمە باسی بکەین. بەداخەوە بەهۆی کە ئەوترێک کۆپی پێستکردنی زاراوەی دەرەکی و دووبارە هێنانەوەی بۆ ناو زمانی دایک ئەمە بەڕاستی مەترسی لەسەر خودی زمانەکە دروستەکە. هەروەها بەهۆی گرنگیدانی زیاد لە ڕادا بە زمانە بیانیەکان ئەمر دووبارە هەر هۆکارێکە بۆ نەمانی ئەساڵەتی زمان لە خۆیدا باسەنایەتی زمان. کاک ڕۆژ ئەمڕۆ لە دیدارەکە باسی چیەکان میوانەکان چێن؟ بەڵێ طبعاً دیدارەکە دابشکرا بۆ سێر تەوەری سەرەکی کە دوو قسەکەری سەرەکیمان هەیە ئەویش زۆر بەڕێز دکتۆر تەحسین حەمەغەریب کە لە باسی کاریگەری زمانە لەسەر فەرهەنگ و کولتور لەو لایەنەوە باسی مەسەلەکە کە بابەتەکە دەکات و کەسی دواتر بەڕێز دکتۆرە بێخاڵە کە مەترسیەکانی تیۆرەنیەکانی فێربوونی زمان ڕوو دەکاتەوە و جەنابتان و بینەرانیش ئاشکرایە کە تیۆرەکانی زمان ئێستا بۆ فێربوون زۆر زۆر بەربڵاون بە نمونە لە ڕێی سیرکردنی درامایەک و خەڵکێک ئەگەری هەیە فێری زمان بێ لە متابعکردن و بە دووەداچوونی کۆمەڵێک گۆرانی ڕەسەنی گەلێکی تر. ئەمە لە خۆیدا کێشەکە لێرە ئەوەیە کە تۆ تەنها زمانەکەی لێوەرناگری بەڵکو کولتور و شارستانێتیشی لێوەرەگری لە هەمان کاتە. کەواتە ئەمە مەترسی دروستەکە بۆیە پێویستە ئاماژە بە مەترسەکانی بگری و ڕێگە چارەسەکانش بخرێتە ڕوو. تەوەری سێمیش کراوە دەبێت بۆ میوانە بەڕێزەکان بۆ سەرنج و پێشنیارەکانیان کە هەیان بێت لە میانی ئەم دیدارە باسی چارەسەر و ڕێگە دروستەکانی فەربوونی زمان دەکرێت. باشە کاک ڕۆژانی پرسیارە لە
بەڕێزت کەمەکو ڕای خۆت پێ دوایە سە زمانی کوردی زۆر جارەوترە زمان لە مەترسیە زمان لە قێرانە زمانی کوردی مەترسێکی لەسرە ڕاستیەکەی بەداخەوە بەهۆی گرنگی نەدان بە دووبارە داڕشنەوەی دەستەواژەی نوێ و هەروەها زۆربوونی زمانە بیانیەکان هەروەها خوێندنی زانستەکان لە ڕێی زمانە بیانیەکان و بە نمونە زانستی پزیشکی بە ئینگلیزیە خوێندێ و ئێستا لە ڕاستیدا لە زانکۆکان سیستەمی بۆڵۆنیا جێبەجێ دەکرێت کە یەکێک لە پای ئەساسیەکانی ئەم سیستەمە بریتە لە خوێندن بە زمانی ئینگلیزی ئێمە دژی ئەوە نین کە بە زمانی ئینگلیزی یاخود بە هەر زمانێکی تری بیان بخوێنرێ بەڵکو پێویستە ڕەچاوی ئەو مەترسیانە بکرێت کە ئەم خوێندن یاخود ئەم زمانە لەگەڵ خۆی دادەهێنێتە ناکایەوە ئەگەر وریان نەبین کێشەکە ئەساسی فکرەکە لێرەوەیە ئەگەر بە وریاییەوە مامەڵە نەکرێت لەگەڵ تێزەکانی فێربوون بە زمانە بیانیەکان یاخود زیاتر بڵاوبوونەوەی زمانەکان ئەلێرەدا ئیشکالەکەمان بۆ دروست دەبێت کە زمانی خۆمان پشتگوێ دەخین زمانی کوردیش لە ڕاستیدا بەهۆی نەبوونی فەرهەنگێکی زۆر فراوان بۆ کۆکردنەوەی هەموو زاراوەکانی زمانی کوردی جەنابی شتاشکرایە کە ئێمە لە کوردیدا چەند زاراوەیەکمان هەیە کرمانجی و سۆرانی و هەورامی و بەگورانی گۆرانی و هەندێکش دەڵێن لوڕی ئەمە پێویستی بە فەرهەنگێکی کۆکەرەوە هەیە کە وا ئەزانم باشترین کارنەمایە کرابێت تا ئێستا فەرهەنگی هەمبانەبۆرینی مامۆستا هەژار مکریانیە وەکو بەندە من لە دوای ئەوە ئاگاداری هیچ کردارێک هیچ هەنگاوێک نیم بۆ گرنگیدان بە بواری فەرهەنگی لە زمانی کوردیدا لێرە و لەوێ کەمن بەو شێوە فراوانە نییە لێرە و لەوێ هەڵێک هەیە بەڵام ئەمە پێویستە گشتانی بۆ بکرێت لەسەر ئاستی هەموو کۆمەلگە زیاتر پەرەی پێ بدەین و برەوی پێ بدەین باشە کاگڕۆژ لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردن و بابەتانە خۆشبەختانە ئێستا زمانی کوردیش چۆتە نێو زمانە زیندوەکانی جیهانەوە بە تایبەت ئێستا تۆ لە گوگڵ لە هەر زمانێکی جیهانی و بتەوێت بە کلیکێک ئەتوانی وەرگێڕانی بۆ بکەی بۆ سەر زمانی کوردی ئەمە تا چەندە گەرنتی مانەوەی زمانەکەمانە زۆر گرنگە ئەو هەوڵانە کە بۆ وەرگێڕان بۆ زیندومانەوەی زمانی کوردی دەکرێت لە ناو تەکنۆلۆژیای سەردەمدا بە نمونە ئەو هەوڵەی کە لەگەڵ کۆمپانیای گۆگڵدا کرا کە پێم وابێ کوڕێکی خۆمان خەڵکی هەڵەبجەیە کاک بۆکان بەڵێ کاکە بۆکان و کۆمەڵک هاوکار و کۆمەڵک خەڵکی تریش کە لەگەڵیدا گەنجانی تریش هەوڵێکی زۆر باش بوو و زیاتر یەکێکە لەو هەوڵات دڵخۆشکەرانەی کە زیاتر گرنگی بە زمانی کوردی دەدەن و زیاتر یارمەتیمان زیندومانەوەی کوردی دەدات لە ئامڕازە سەردەمیەکانی بەکارهێنانی تەکنۆلۆژیایە جەنابتان دەزانن زمانی سەرەکی تەکنۆلۆژیا بێتی لە زمانی ئینگلیزی و نەوەی داهاتوو ئەوانی کە ئێستا بڵین لە تەمەنی 4 بۆ 5 ساڵە من لەو بڕوایەدەم زۆرترین بەرکەوتنیان لەگەڵ زمانی بیانیدا هەیە تاوەکو زمانەکانی خۆیان بەنمونە ئەو جیهاز و تابلێتە زیرەکانی کە بەکاری دەهێنن زۆربیان پرۆگرامەکان بە زمانە بیانیەکان و بە تایبەت بە ئینگلیزی ئێمە ئەگەر هەوڵێک بدەین ئەمانە دووبارە وەرگێڕانی بۆ بکرێ و ئەو بۆشاییە لە تەکنۆلۆژیایە بە زمانی خۆمان پڕی بکەینەوە هەوڵێکی گرنگە و جێی خۆی دەگرێت لە زیندومانەوەی زمانی کوردیە باشە ئێستا دەبینین هەڵکانێکی زۆر منی گرنگی بە زمانێن کار لەسەر زمانەکەن بەڵام لەگەڵەوە شامیشە ئەم قساناویستین مەترسی لەسەر زمان هەیە زمانی کوردی مەترسی لەسرە میدیاکان زۆر جار گرنگی بە زمانی کوردی نایەن ینی کێبرکەکە کێبرکەی خێرایی ئەوەندی کێبرکەی پاراستنی زمانەکە بێ ینی ئێمە لە سەردەمێکی وایە چۆن نەتوانین پارێزەری زمانەکەشمان بێ بەڕای بەندە چارەسەری ئەم کێشەیە بۆ سێ خاڵی سەرکی ئەگەڕێتەوە یەکەم پێویستە داکۆکی کار بین لەسەر ئەوەی کە کێشەیەک هەیە وەکو نەخۆشە کاتێک کە سەردانی پزیشکێکەکە ئەگەر پزیشک نەتوانێت باوەڕ بەم کەسە بێنێ کە نەخۆشەکە ئامادەی وەرگرتنی چارەسەری نابێت بەمەش لە هەنگاوی یەکەما تووشی شکستە بین کە باوەڕهێنا بەرامبەر کە کێشەیەک هەیە کەواتە یەکەم هەنگاوی چارەسەر بەڕاستی ڕۆڵی میدیاکانە لێرەدا پێویستە باوەڕ بە خەڵک و بە ڕای گشتی کوردی بهێنن کە کێشەیەک هەیە مەترسیەک لەسەر زمان و شوناسی ئێمە هەیە پێویستە بەرەنگاری ببینەوە بەو ئامڕازانەی کە لەبەردەستن خاڵی دووەم ئەمە کاری هەموو کۆمەلگایە
پاراستنی زمان بە کەسێک و بە ئەدیبێک و نووسەرێک و بە گروپێک ناکرێت پێویستە لەسەر ئاستی هەموو کۆمەڵگە ئێمە هەمومان پێکەوە دەزەنا و دەست هەوڵ بدەین بۆ پاراستنی زمانی کوردی بۆ پاراستنی شوناسی گەلی خۆمان ئەمەش دووبارە لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە دەکرێت بە قوتابەکانمان بوترێتەوە لە ڕێگەی سیمینارات و دیداری هاوشێوەی ئەوەی ئەمڕۆ ساز دەکرێت لە ڕێگەی ئەو بابەت و کۆڕەگشتیانە کە بۆ خەڵکی فراهەم دەکرێت دەتوانێت ئاگاداری بڵاوکەینەوە. هەنگاوی سێمیش گرنگیدانە بە میراتی کللتوری و ئەدەبی ئێمە خوێندنەوەی نوێ بۆ ئەدەب و هۆنراوی کوردی زیاتر هاندانی گەنجەکان و مناڵەکانمانە لەسەر خوێندنەوەی ئەدەبی کوردی چ لە ڕێی هۆنراوە بێت چ لە ڕێی ئەو گۆڤار و ڕۆژنامە دیێرینانەوە بێت چ لە ڕێی میراتی کتێبی کوردیەوە بەکەوەمان ماوەتەوە. باشە کاک ڕۆژ بێنە سەر دیدارەکە ئەمڕۆتان کێتان بان کردەوە کەسانی کە بان کراون بەدەر لە میوانە سەرەکیەکان؟ بەڵێ ئێمە ئامادەبووان پێک دێن لە کۆمەڵێک لە دەستەبژێری کۆمەڵگەی کوردی لەوانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەند ڕێکخراوێک ئامادە دەبن لەوێ هەروەها زانکۆ تایبەتەکان نوێنەریان لەوێ ئامادە دەبێت هەروەها قوتابخانە تایبەتەکان هەروەها سەندەری پێداگۆجی زانکۆی سلێمانی بانگێش کراون و هەروەها هەندێک لایەنی حکومی بە نمونە بەڕێز جەنابی پارێزگار بانگێش کراوە هەروەها نوێنەرانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بانگێش ساعتن بەڕێوەچێ 2:30 ئەمڕۆ ساعت 2:30 لە هۆڵی ڕامەدا. زۆر باشە کاک ڕۆژ بەکرد سەرپەرشتیاری دیاری زمان و شوناس سپاس بە ئامادەبوونی سپاس کە لەگەڵمان بوویت دەست خۆش بێ سەرکەوتوو بن بە هیوای سەرکەوتن بۆ دیدارەکەشتان.